بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ تەواوکردنی تەوەرەکان. دکتۆر گیان باسی ئەوەت کرد کە پاسداریان هێنا بۆ ناو هەڵەبجەوە هێزە کوردیەکان. ئەگەر ئەو تەفاسیل زیاتر لەسەری بڕۆیت. طبعا وانە بڵێ ئەگەر ئەوەیان نەکردە سەدام احتیمالەیە لەوە خراپترشی بکردە. سەدام ئینسان لە دڕدە و خۆر ڕێژ بوو، ئەمە هیچ شکوچ بۆیتیان نییە. بەڵام من وەکوڵێم لە ئەساسەوە کە من نامەیەکم بۆیان نووسی کە عەرەب و عەجەم یەکتر کوژن، ئێوە بۆ خۆتانە خەنە ناوە کوردستان بۆ کەنە ساحەی شەڕ. ئەوە من لە ئەساسەوە دژێەوە بووم. وەختێکیش کە بیستم مەسەلەی ئەنفالەوەمانە کراوە، من کاغزێکم نووسی بۆ سەدام، کاغزەکە تا ئێستا مەوجودە. لەسەرەوە نووسیمە بسم الله الرحمن الرحیم وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. نووسیمە جەناب ڕیس تو ئەگەر لە میلەت ناترسی لە ڕۆژ ئایندە لەخوا ناترسی. ئەم ناوە کارەکەی لە مێژووە بیستوتە ڕیس دەوڵەتێ بەم قەساوەتە لەگەڵ میلەت خۆیان کار بکە. ئەمە کارەکە توێیکەی هەرچی جارێکیش کە لەگەڵ یاکومەتەوە کە باسی کردوەوتمە تو باسەکەی داواکەی لە کورد شتێکت بۆ بکەن، توێکەی ئەنفال و کیمە باران هەڵەبجاکەیت چۆنی کورد لەگەڵ توایش بکات و لەگەڵ توانین بکە. دایمە من ئەمە بۆی هین کردووە. یعنی وانە بڵێم ئەمە کردەوەی کوردەکان کردەوەی سەدام تەبریاکات، نەخێوان نییە. ئەگەر کوردەکان شتێوایان کردووە ژن و مناڵ و ئاگا و بێخەبەر و بێگونا چ گوناهێکیان هەیە بە سەتان هەزار بیان بیت زندە چاڵیان بکەیت لە بیابانەکان نێزک سعودیەوەمانە. ئەمە هیچ ئینسانیەت نییە. ئەمە ڕاستە، بەڵام بە بڕوای تۆ ئەگەر لایەنە کوردیەکان مشاورەیەکیان کردایە لەو ڕۆژگارە، ئەکرا ئەم بە هۆکارێک بۆ ڕێگیریکردن لە بەردەم پرۆسی ئەنفال؟ ینی وەڵامی لایەنە کوردیەکان چی بوو لەو کاتەیە؟ هیچ هەوڵێک درا بۆی ئەم کارە ساتە ڕوو لە پاش ئەنفالە؟ پێش ئەنفال. پێش ئەنفالە نەخێر هیچینێکیان نەکردی کە ساڵێکی لەگەڵا بکەن. بۆچی نیان کرد؟ وەڵی لەژێر گوشارا بوون، یانی کە حەقیقەتەوەیە لەژێر ئەوەلم بڕۆیان بە سەدام حوسێن نەمابوو، دووەم لەژێر گوشار ئێرانەکان و سووریەکانە بوون. لە وەختەیە ڕێز مەسعود بارزانی مەقڕی لە سووریە بوو، مام جەلال لە ئەوروپا بوو، جارجاریش ئەهات لە سووریە لەدا جەواد سەفەریان جەواد سەفەر ئەوان و بەواسطەی جەواد سەفەر ئەوان وات شوێنە کرد. تەبەن ئەوانیش لە ژێر گوشارا بوون. سەبەبشێ بوو بڕوایان بە سەدام حوسێن نەمابوو. سەدام حوسێنیش ئامادە نەبوو لەگەڵیانە تەفاهومێک وا بکە. ئیتیفاقی هێشتا حوسێی کرد لەگەڵیانە نەیبردە سەر. لەبەرەوە ئەو ناحیە هەیە، بەڵام ئەمە ئەوە تەبریر ناکە سەدام بێت شارێک وەکو هەڵەبجە کیمێ باران بکات و بەدەیان هەزار کەس زندە چاڵ بکە و بیان کوژێکە بێگونان و هیچ گوناهێکیان نە لە کردەوەی ئەمون لە کردەوەی ئەوانان نییە. ئەمە ئەوە تەبرێ ناکە. باشە، بەس بە بڕوای تۆ ئەگەر لایەنە کوردیەکان وەڵامێکی ئیجابیان هەبوایە بۆ دانوستان و گفتوگۆ ڕێکەوتنە، نەبوو بە ڕێگر لە بەردەم پرۆسی ئەنفالە؟ احتیمال هەیە ئەو پرۆژەی مەسەلەی ئەنفالە نەبووایە. پێتان بڵێم کە ئاخر دیتن من لەگەڵ سەدام حوسێنە لە پێش احتیلالە دووبارە باس ئەم مەسایلانە کرا، مەسەلەی ئەنفال و ئین. بەڵێ دیتنێ دوور و درێژ بوو، تقریبان 4 ساعت و چارێکی خایەن. وتی کوردەکان دوو شەڕ گەورە بوو لە عێراقا بەشداریان نەکرد. وتم بەشداری مقابل چی بکەن؟ مقابلەوەی هەزاران کەست زیندە چاڵ کرد لە ئەنفالە یا کیمە باران هەڵەبجە. وتی ئێمە کردماوتم ئەیکێ کردی؟ بەغەڵەت موشەکێک ئێرانی کەوتە سەر مەکتەبی ئیبتیدایی چەند مناڵێ کوژرا. تەمانەوە شتێ زۆر مۆلیم و ئەمانە بوو خوێن مناڵ قوتابی ئیبتیدایی بکوێتە سەر ڕەحلەوەمانە. هەموو ساڵێک احتیفالێک و فێستیڤالێکی بۆکەن بەو مناسەبەتەوە. ئەگەر ئێوە نەتان کردووە لە هەڵەبجە ڕۆژێ لە ڕۆژان قسەی خێر لە دەمتان دەرچوو بڵێن وەڵایی 5,000 هاوڵاتی ئێمە بە گوناه کوژران و چی ئۆمانە بوو. غێر خۆتان کردوون لە گردوتانە بۆیە وزکت بوون لەسەری باسی ناکەن. یعنی ئەو هینە ئەبوو من وزکت نابووم، بەڵام ئەویش ئەیزانی دکەین. حتا کە وتی لە ئاخر بینینە وتی من مساعدم
من گوشانم خستە سەری کە ئەوان بە حکم زاتی ڕازی نابن چونکە پەرلەمان کوردستان بڕیاری داوە بۆ فێدەرالی تو مستعیدی بۆ فێدەرالی لە پاش مناقەشەیە دوور و درێژ وتی قەینا کە مەشروعێکمان بۆ تەقدیم کە دەراستەتی یەکەین ئین یەکەین وتم لەگەڵ ئەوەی شابێ بزانی مشکلێ زۆر گەورە لە بەینتانە هەیە چاڵێ زۆر قول لە بەینتانە مەسەلەی ئەنفال و مەسەلەی هینە چەند تو ئیسعادات هەبێت تەنازولاتیا بۆ بکەیت هێشتا قازاچ ئێوەیە چکە کوردەکان زەحمەتە بۆیان تەجاوز ئەم هەموو شتانە بکەن بەڵام بۆ ئێشەڵەم لە تاریخاڵێم لە نەوتویەکە کە چوون بۆ وتوێژ و ئەمانە ڕەغم ئەوەی کە ئەنفال و هەڵەبجە و ئەمانە ڕوویدا بوو تەجاوز هەموو ئەو شتانەیان کرد هەتا سەدام لەو ڕۆژانەیە پێمی وتوتی کوردەکان بە ڕوحەتی ئیجابی نەهاتبوون بۆ وتوێژ وتم ئیجابیت لەوە زیاتر چییە بێتی سەرک وەفت کوردەکان مەسعود بارزانی بوو 3 برای کوژراوە لەگەڵ شێخ عوسمان ئامۆزایی لەگەڵ 8,000 بارزانی 180,000 کورد سەرنگوم کراون 5,000 کەس بە کیمیاوی کوژراون لەگەڵ ئەوش هاتوونە بەرامبەرتانیان کردووە 4 مانگ عەلی حەسەن مەجیدتان ناوەتە بەرامبەریان بۆ توێژ و بۆ ئەمانە لەمە زیاتر ئیجابیت ئەبێت چی داوایان لێ بکەی بۆیان بکەی وتی عەلی حەسەن مەجید دەورە ساسی نەوت و مەڵایی مجەڕەد دانانی سفزازە بۆەوە نابووە ئەو دابنایە باشە لە پاش ڕاپەڕینی بەهاری 1991 بۆچی دکتۆر مکەڕەم تاڵەبانی نەگەڕایەوە بۆ کوردستان دەوترێت دکتۆر مکەڕەم تاڵەبانی گلەی لە سەرکردایەتی کورد هەبووە ڕاپەڕینەکە بوو من لە سلێمانی بوو سەدام حوسێن داوای لێم کرد بکەوم بە بینەوە تۆ بۆم فاوزا داتبووی بۆ نەگەڕایتەوە بۆ کوردستان بەڵێ ئاخر مساعدە بکە کە بۆ نەگەڕامەوە کە من هاتمێرە وتم ئێوە چیتانەوێت لە کوردەکان بیکەن وتی دوو شتمانەوێت یەکی ڕێگای دەولی کە خواردەمەنی بۆ عێراقتێ لێوانەوە ئەمە مچ ئینسانیە و ڕێگایەمە لێدا نەخەن دووەم بازێک مەسفای نەوت و ئەمانەمان ماوە لێ نەدراوە ئەوەنە نەوتمان بدەنێ لە کەرکووکەوە کە ئەو مەسفانە بۆ بەکارهێنان داخلیە بتوانین ئیشی پێ بکەنتون باشە بەڵام دیار بوو ئەوان خۆیان ئامادە کردو بۆ داگیرکردن نین کوردستان لەو لە شەر کوێتە کە ئەمانی سەحابیان کرد بە شەکلی غەیرە منەظەمی سەحابیان کرد عێراقیەکان هەرچی چەک قورسیان هەیە چی دەبابە و تۆپ و ئەمانیان هەیە لە ساحەی شەڕ بەجێیان هێشت و بە پاپەتێتی گەڕانەوە بۆ عێراق کە ڕاپەرین بوو حکوومەت عێراق هیچ توانایەکی نەبوو دژی ئەو ڕاپەرینە بێسێ بەڵام ئەمریکیەکان نەیانویست نە شیعەکان کە لە ئێرانەوە هاتون نە کوردەکان کە لە ئێرانەوە هاتن سەدام حوسێن لە ڕێگەی ئەوانەوە بڕوخێ یانویست سەدام حوسێن بڕوخێ بەڵام نەک لە ڕێگای ئەمانەوە لە مەترسیەوە نەک حکوومەتێک وەکوڵێن نیشتیمانی دژی سیعمار و ئەمانە دابنرێ لەبەرەوە ڕێگایدا سەدام حوسێن هەرچی ئەو چەکانە هەیە لە ساحەی قیتالات سەحبیان کردەوە بەکاریان هێنا لە دژ ڕاپەڕین لە جەنوب و لە شیمال هەر لەو کاتەیە من کە هاتمە کوردستان ئێرە داوایان لە من کرد بە زووترین وەخت بگەڕێمەوە بەغا کوردەکان لەوانە کە شەوێک کاک مەسعود بوو نەوشیروان مستەفا بوو کەریم ئەحمەد بوو چەند کەسانێ تریش بوو لەوانە داوایان کرد لە من بە زووترین وەخت بگەڕێمەوە بۆ بەغا بڵێم ئەمان مستعدن کە ئین بکەن کەوت وێژ بکەن من گەڕامەوە مشکلەیەکیش لە بین من و سەدامە ڕوویدا شفرەیەکیان دابوو پێم کە ئەگەر سەدام موافقەتی کرد لەسەر و توێژ من بە جیهازە داوای جیهازێکیان لێ بکەم ساڵیان لەگەڵا بکەم بەو جیهازە دەرکەوت کە من هێشتا نەگەیشتمە بەغا ئەوان لە ڕێگایەترەوە نامەیەکیان نردووە داوایان کردو کە مساعدن و توێژ بکەن لەگەڵ حکوومەتە ڕۆژێک ئێوارێ سێرمەرە ڕۆژێک کە ڕۆیشتم داوامی کرد بینیم قەزێن بۆ گەڕانوتم ئەوان مساعدن بۆ توێژوت یەک ڕۆژ مهلەتم بدەرێ هەتاکو لە بین خۆمانین بکەین داوا لێ بکەین ڕۆژێک نەبوو 2 ڕۆژ نەبوو 3 ڕۆژ نەبوو نەیناردە شوێنم
لەو سێ ڕۆژەیە کەرکووک و سلێمانی و هەولێر و دووە کۆمانەی داگیر کرد بە ئین 800 دەبابەی لە ساحەی شەڕا بەجێ هێشت بوو ئەمریکایەکان دایان پیان هێنیان شەڕیان کرد لە کوردستانە پێی عەلا کول حال وەلام نامەکەی مەسعود بارزانی ئێوارەیەک غاندی محەممەد حەسەن دزەی هات ئەو وەختە ئەمین عام بوو سەر بە حکوومەت بوو وتی شفرەیە وات هەیە سەرۆک داوایە کات نامەیەکێ بۆ هینەی نێرێ بۆ مەسعود بارزانی نێرێ مش زۆرم پێ ناخۆش بوو وتم وەڵاوان ئەمانەتێکیان دای من نەیان و تەسلیم وەکیل مخابەراتی بکە وتی تو من ناناسی تەبان باوکومە ناسی بەڵام ئەمەینە وتم وەڵا نایدەم چوو ڕئیس دیوان ڕئیس تەشریفات دیوان ڕیاسەت جمهوری لەگەڵ خۆیانە وتی سەرۆک داوایی نەکاکە وتم وڵا نایدەم ڕۆیشتەوە پاش تقریبەن سەعاتی هاتەوە سەر خۆی ڕئیس دیوان ڕئیس تەشریفاتی دیوان ڕیاسەت جمهوریە وتی سەرۆک داواتەکە وتم نایە وتی ئاخر داواتی کردو وەرە بیبینی چی وتم وەڵا نایم بە ڕۆژوو بوومی لاکەم ناتوانە بێ بە ڕۆژوو بووی ڕەمەزان بوو بەڵێ وتم بە ڕۆژوو ساعتی 11 هاتە وتی قەیناکە ڕئیس هەڵێت با ئیستراحەت بکە بەیانیە نێرمە شوێنی وتم قەیناکە بەیانی کە چوومەوە قایمەی ناوەکانی پێبوو کە ئەمانە تێن بۆ توێژ و ناوەکانی پرسی ئەمەی کێ ئەمەی کێ ئەوەی کێ ئەوانە ئەوان چاوەڕێ ئەویان نەکرد کە من خەبەریان بۆ بنێرم کە بێن بۆ توێژ لە ڕێگایەترەوە نامەیان نرد بۆ حکوومەت ڕێگایەترەوەنیان کرد بۆچی ئەمە کرابوو ینی پەلیان بوو کە توێژ بکرێت چونکە لەو سێ ڕۆژیان من وەلا من نەدایە ئەوان داوایان کرد بە زووترین وەخت بچمە بەغا داوای جیازێکیان لێ بکەم ساڵیان لەگەڵا بکەم بڵێم وەفدەکەتان بنێرن لە بەغا مستعیدە حکوومەت استەقبالیان بکە ئەوە لەبەرەوە لە گەڕانەوە تا ئەو کێشەی نێوان تۆ سەدام چی بوو گوتی کێشەکە ئەوە وتی کە وەلامەکەت هاتەوە بۆ لام کە سەدام حوسێنیش بێتە ئێرانەی نەکەی نادەمێ وتی گەلێ لە هاوڕانمان وتیان تو زۆر ڕووداوە پێی وها بەو شەکلە لە ڕووتەوێسێ لە هینەکە وتمەنا هاوڕێ ئەمە ئەمانەتێکە دایانێ پێی من متاکیدم لە ملی بدرێت نایدا ئێمەش ئەمانەتێکی بدێنێ نایداتە کەس ئەمە مەسلەی ئەمانەتەوە بەهینە عەلا کول حال کێشەیە نەبوو لە بین منە بەڵام سەدام حوسێن ئەیویست ئەو سێ ڕۆژە بکاتە وەختێک بتوانێت ئەو شارانە داگیر بکاتوم جا هەموو وەختێک کە توێژێ کرد لە ئەویست لە مووقف بەهێزیەوە توێژ بکا لەگەڵ کوردەکانە لەبەرەوە لە وەختێ ئەوان هەموو کوردستانیان ئازاد کردو و بڕۆن و توێژ بکەن و سینگ خۆیان دەرپڕێنن ئەو وەختە تەبان ئەوەی ناکردوینی ناکرد بەڵێ باشە لە کۆتایی 2002 دیسانەوە تۆ دانیشتێکی 4 سەعاتی لەگەڵ سەدام حوسێن ناکەیت ئەم دانیشتە چی بوو لەو 4 سەعاتی چی باسکرا لەو وەختەیە بوو کە لە هەیەت ئومەم متحیدە بڕیارێکیاندا بوو کە ڕێگا بدا پشکنین هەموو جێگای عێراق بکات حتا ماڵەکانی حتا قەسرەکانی بۆ ئەوەی کە متاکید من کە چەکی کۆمەڵکوژی هەیەیان نییە ئەوەی دایە پەرلەمان لە پەرلەمان ئەگەر بە ئیعاز خۆی و ئەگەر یاخود ئەوان بە ئیجماع ڕەفزیان کردوتیان حکوومەت نابێمە قبول بکە بەڵام ئەو لەو بڕواایە نەبوو گەر قبولی نەکا بێت چی بکە شەڕ بکە لەگەڵ ئەمریکاوەمانەیە لەوینێ نەبوو من لە قەنەعەت خۆمە وای نەکەم کە جارجارێ ناردە شوێنم و توێژمانە کرد بۆ ئەوە ناردێ شوێنم کە وەکو فتوایەک بدەم بڵێم قبولی بکە و بەیانە هەر چۆنێ بێ ئاگام لێ نەبوو لە مەسەلێ ڕۆژە سێرم کرد یەکێ تەلەفۆنی کردوتی ماڵتان لەکوێ وتم لە فلان شوێنوتی من لە قەسر جمهوریەوە تێم هات وەرەقەیەک لە پالیەکە پێی بوو بۆ سکرتێرەکەی خۆی نووسی بوو ئەڵێ مودەتێکە دکتۆر مکەڕەممان نەبینیوە چێ لێمان عاجز بووە ئەگەر عاجز بووە با بێت پێمان بڵێ ئەگەر لەسەر حەق بێ ئێمە مستعیدین تەرزەی بدەینێ وتم وەڵام من عاجز نەبوومە خۆ سەدام حوسێن دیۆخانی دانەناوە من بەکەی خۆم بچم
قاوەی لای بخۆم هەر وەختە داوای کرد من مساعدەمە چم بۆ لای بەڵێ باش 2 ڕۆژ تەلەفۆنیان کردوتیان بەیانی ساعت 8 ئێمە تێینە شوێن بۆ لای سەرۆک ساعت 8 بەیانی منیان برد ئیتر لە ساعت 8:30 ئێمە دانیشتین و توێژمان کرد و اینمان کرد تقریبا 4 ساعت و چارەگێکی خایەن بەڵێ لەسەر ئەو مەسەلەیە بوو لە ئەوڵەوە وتی ئاخرەمە ئەم بڕیارە زۆر موهینە بۆ ئێمە وتم جەناب ڕئیس ئینسان بەعزێ جار هەرچەندێ موهینی بێ بۆ خۆی و بۆ وڵات و بۆ میلەت مەجبورە هینی لەسەر بدا بڕیاری لەسەر بدا وتم مثالێکت بۆ بێنمەوە لە مێژووە لە دوای حرب عالەمی یەکەم و شۆڕش ئۆکتۆبەر لە یەکێتی سۆڤێت لە رووسیا ئەڵمانیا قسمێ زۆر لە ئەرازی ئۆکراینیای داگیر کرده بوو ئەیویست کە وەختێک رووسیا داوای کرد لە شەڕ ئینسحاب بکە ئەو ئەرازیانە بەدەستخۆین بکە خاستن لە مەنتیقەی بیسەرابیەوەمانە زۆربەی قیادەی حزب شیوعی لەو بڕواایە بوون ئەمە موهینە بۆ حکوومەت سۆڤێتی بۆ میلەت سۆڤێتی نابێ قبول بکرێ بەڵام لە نینەوەی لێکدایەوە ئایا جێشێ وایان هەیە بتوانێت استمرار بکات لە شەڕ بەرامبەر ئەڵمان بێسێتەوە ئەڵمان دەرکات لەو مەنتیقانە ئیقناعی پێیان کرد کە خۆی لە کۆبوونەکەیە ئەوت ئەمە زۆر قاسیە شروعەکانی زۆریش موهینە بۆ حکوومەت و میلەت سۆڤێت بەڵام هیچ چارەیەک نییە لە قبولکردنی بەلاوە وتم بۆ توش بەنسبەتەوە هیچ چارەیەک نییە چییە کە نەگەروانەکەن وتی ئەگەرین بوو ئەمە بە هەموو شەجاعەت شەڕەکەن وتم وەڵا شەجاعەت شتێ باسە بۆ ئینسان بەڵام باز جا شەجاعەتە بێتە سەبەب بەوەی توش کاریسێ گەورە بێ ئەبێ ڕێگای بدۆزێتەوە خۆی نەجاتدا نەک بچە سینگی دەرپەڕێ و دارکاری بکەن و وین بکەن لەوەیە بووە سەر مەسەلەی باسکردن کێشەی کورد و لەگەڵ حیزب شیوعی و لە چیۆمانیا زۆر کێشەکرا باس مەسەلەی من لێم پرسیوتم تو بۆ مووقفێ دوژمناتی بەرامبەر شیعە وێستاوی وتی من بەرامبەر شیعانێ وەسام بەرامبەر ئەو حزابە سیاسیانەی شیعە وێستاوم کۆ بۆ ڕووخانن ئێمە تەقەلادەن و خەباتەکەن ئێتر ئەو هینانە بوو لەسەری کە هینمان کرد بەڵێ بەڵێ باشە دەوترێت کە سەدام بەڵێنی حکمی زیاتی بە تۆیاوە بەڵام لە بەڵێنەکەی پەشیمان بۆ تۆ بەجێنێناوە بۆچی من مساعدم تا ئاخر حد سەلاحیەت حکم زیاتیان بدەمێت ئەی بۆ بەجێنێنا بڵێن مساعدە بکە من وتم ئەمە ممکن نییە چونکە ئەمان سەدام حوسێن نین تەجاوز قەرار پەرلەمان و حکوومەت و هەموو شتێک بکەن ئەمە لە پەرلەمان کوردستانە لە ساڵ 92 بڕیاری لەسەر دراوە بۆ ئۆتۆنۆمی بڕیاردرا بۆ فێدەرالی بڕیاردراوە نە مەسعود بارزانی نە جەلال تاڵەبانی ناتوانێت تەجاوز قەرار پەرلەمان بکە ئەگەر تو مستعید دیت فێدەرالی قبول بکەی ئەوان من ئەچمپیان ئەڵێم بکەونە توێژ لەسەرەوە ساسە وتی چۆن قبولی بکەنەمە نیو قەرنە ئێمە و ئێوە خلاف لە بینمانە لەسەر مەسەلەی وحدە و ئیتیحاد ئێوتم لەم نیو قەرنەیە وحدەتان کرد وتی زروفی نازانم چی وتم نیو قەرنتریش وحدە ناکرێ ئەمە شتێکە شیعارێکە پای لە ئەرزانیە لە ئاسمانە هەڵواسراوە ئەمە ناکرێ لەوە بۆ لاوە کە موافقت بۆ فێدەرالی بکەیت لە کوردستانە هیچ ڕێگایەتر نییە وەختە بیری کردەوتی باشە هینێکمان وەکوجا لەسەر ئۆتۆنۆمی مەشروعێکت تەقدیم کرد مەشروعێکمان تەقدیم کە ئێمە دراستەتی بکەین وتم باشە من هاتم مەشروعێکم تەهیە کرد بەڵام لە پێشەوەی تەقدیم ئەویم کرد هاتم بۆ کوردستان دامە مام جەلال و دامە کاک مەسعود هەردوو لایەن پەسەندیان کردوتیان ئەگەر ئەمە بکرێ سوودی زۆرە بۆ ئێمە بەبێ شەڕ و بەبێ هیچۆمە بەڵام هەر بۆ ڕۆژ دوایین بانکران بۆ مۆتەمەر لەندەن لە مۆتەمەر لەندەن دەبعاً زانیان کە قەزێ ئیش لە ئیش ترازا و بڕیاریاندا و سەدام حوسێن بڕوخێن هەردان دەستیان کردە تەسریحاتدان کە عێراق بە هیچ جۆرە ڕزگاری نابێ لە بەڕووخان حکوم باس و سەدام حوسێن بێتر هیچ مەجالێ نەما من بچمە ئەو مەشروع تەقدیم سەدام حوسێن بکەم باشە ئەوترێت مەشروع و پرۆژەی فیدراڵیەت تۆ نووسیوتە و هێناوتە بۆ پرۆژەی چی
فیدراڵیت مەشروعی فیدراڵێت تۆ نووسیتەوە هێناوتە بۆ جەلال تاڵەبانی من هێنا بۆ جەلال تاڵەبانی و بۆ مەسعود بارزانی بەڵام ئەوان کە چوونە مۆتەمەر لەندەن لە گەڕانەوە وەکو بیستم باڵیۆز عێراق لە ئەڵمانیا پەیوەندی لەگەڵ هەموو لایەکیانە کردبوو کە بۆ ئێمە بۆ مشکلەی خۆمان بخێنە بەردەست بێگانەوەمانە بۆ لە ناو خۆمانە حەلێکی بۆ دانێنی چارەیەکی نەکەین ئەمە شتویان باشە قەیناکە ئێمە ئەگەر حکوومەت مستعید بێت حکوومەتێ فراحیزبی بێلایەنی تەشکیل بکات هەموو بەشداری تیا بکەن دراستەوانە بکەن کە مەشاکیل عێراق چۆن حەلەکرێ ئینی بکەن توبیان چۆن وتوبووی کوردەکان و ئەبزام شیعەکان داوایان کردبوو منیان تەرشە کردو توبیان حکوومەتێک بێلایەنی بە ڕاست مکەڕەم تاڵەبانی دانێن هەم لە لای ئێوە مەقبوڵە هەم لە لای ئێمە مەقبوڵە هەموو اشتراکی تیا بکەن کە حەلێک بۆ ئەم کێشانەی عێراقدا بنێن قەومیەکان ئەدیب جادریان دانابوو سەدام تەحەفوزی نەبوو لەسەر ملتوبیان ئێمەش تەحەفوزێکمان نییە لەسەر مکەڕەم تاڵبانی بەڵام ئەسڵ مەبداکە ئێمەش شۆڕشمان کردو ئێمە دەسەڵاتمان وەرگردووە یەکێک غەیرە بەعسی بێ حکوومەت تەشکیل بکات ئەمە ئەترازمان لەسەر ئەوەیە ئێوە یەکێک لە سەرکردەکان باس ئێوە اختیاری بکەن حکوومەت تەشکیل بکاتەوە هەموو بەشداری تیا بکەن تامان ئەوە نەماڵێ کۆڵێ کار لە کار ترازا بوو بڕیار درابوو کە لە ڕێگای شەڕەوە حربەوە حکوومەت نظام حکوومەت سەدام حوسێن بۆ ڕووخێنرێ تۆ کەسێتی سەدام حوسێن چۆن هەڵەسەنگێنی وڵ ئاخر ئینسان کە باسێکی کات نابێت باس ینی لە ظروفێ معەنە بیخاتە سەر هەموو وەک خۆی بەڵێ وەکو خۆی سەدام حوسێن وەکو خۆی تربیەک عەشایری تون و تیژە ئەمە هیچ شوبەیەتیان نییە ئەکسەرێت ئەوانەی کە لە هینن لە ئەو منتیقەیان منتیقەی تکریت و سامەڕاوچی ئەومانە لەو ڕوحەتەن ڕوحەتێک عەشایری تون و تیژ چەند انقلابێک بووە لەو منتیقانەی هەمووی ئەوان کردویانە زۆر جارەوان کوردیانە و شەڕ بووە سەدام حوسێن لە بیدایەتەوە ئەو دەورەی نەبوو خۆی باریز نەبوو لە مەسەلەی پاش سەورە لە حکوومەت و لەمانەیە بەڵام وا دەرەکەوت من هیچ معلوماتم لەسەر سەدام حوسێن نەبوو وا دەرەکەوت ئەم لە ڕێگای ترەوە خۆی بچەسپێنێ مەسەلەی ئاسایش و ینی دەستگاکان ئەمن و ئەمانەی حکوومەت ئەوانە وەرگێتە دەستخۆیەوە لە پاش ئێوە شێواش نفوزی پیا کرد ئەحمەد حەسەن بەکر ئەو ئیمکانێتی نەبوو ئەو توانایی نەبوو حکوومەت و حیزب بەرێتە ڕێوە لە حکوومەت شاو توانایی بەو شەکلە نەبوو بەڵام مەجبور بوو ڕێگا بکاتەوە بۆ سەدام لە مەسایل حیزبی ئەمانەیە ئەو کارسەد حیزبی بەرێتە ڕێوە سەدام ێواشیاش نفوزی پیا کرد لە حکوومەت و لە ئینشا دوایی لە ظروفێک معەنە بووە نایب ڕئیس مەجلیس قیادەی سەورە ئێواشێواش لەوانەیدا کە معارض سەدام بوون و لەگەڵ ئەحمەد حەسەن بەکر بوون لەوانە حەردان تکریدی و عەماش سەڵەمادی عەماش و گەلێک لەوانەی ئێواشێواش دەریانی کرد بۆ دەرەوەی من یەک دەقە کاتم ماوە دکتۆر ئەمێ دوا پرسیار بکەم تۆ بۆچی تا ساڵی 2004 نەگەڕایتەوە بە کوردستان بۆچی بەغات جێنەهێشت لە کاتێکا سەدام زاواکان و کەسوکارەکانی خۆی لەناوبرد تۆ چۆن چی ئەی پاراستی لەوێ لای سەدام کاتێکە گەڕایتەوە بە کوردستان چۆن داڵدەدرای ئایا سەرکردایەتی سیاسی وەک نیشتمان پەروەرێک لە دکتۆر مکەڕەم تاڵەبانی ئەڕوانێ کەسێکە پەروەرێ نەبوو چونکە من لە مەسەلەی احتیلالە دژی احتیلال بوو ئەیساکەش و لەوە پێش دژی احتیلال بوو خەڵک بەزێکەڵێ وڵا ئەگەر سەدام حوسێن بە ئەمریکا نەبووە ناڕووخا من ئەڵێم نەخێر وانێ ئێوە خۆتان ئیستعدادتان نەبوو کە بتوانن بیڕووخێن لە ساڵی 90 سەدام حوسێن فعلەن ڕووخا بوو لە دووسێ پارێزگا بۆ لاوە هیچ نفوزی توانای نەما بوو ئەمریکا هەڵی گردو نایە سەر پێداینایەوە ئەمریکا نەیویست سەدام حوسێن میلەت بیڕووخێنێ وا نەبوو بە ئەمریکا نەبێ ناڕووخێن لەبەرەوە من هەرچەندێکە لێن ئەمە ئازادکردن و نازانام چی ئەمانەیە
ئەگەر ئازادکردن عێراق بێ لە دیکتاتۆریە سەدام حوسێن بەڵام داگیرکردن عێراقی تایە هەتا من لە ئەوەڵ ڕۆژان احتیلالەوە جەریدەیە لەگەڵما مقابلەی کرد وتم سەدام حوسێن دیکتاتۆریشتا سەدام حوسێن نەگیرا بوو بەڵام ڕای کرد و ڕووخا بوو وتم سەدام حوسێن دیکتاتۆری خوێن ڕەژ و پیاوکوژ بوو بەڵام بەدیل بۆ ئەوە نییە لەشکرسی دەوڵەت بێنی وڵاتەکە احتیلال بکەیت و بکەوێتە ژێردەست بێگانەوە لەبەرەوە من ئایا لە سلێمانی ئایا لە بەغا من قەتعیەن تەرەفدارەوە نەبووم کاین بێن هەتا چەند جارێک داوای کرد برایمەر کە بچم بیبینم وتم نابینم وتم نامەوێ بیبینم وتم من عمرم تقریبا 80 ساڵە تاقەت سیاست ومانەم نەماوە نەمزبی بەڵام من مووقفێک سەلبی معادیە بۆ هەموو استعمارێک ئەمە باشکەر ئاڵێ زۆر بەڕێز دکتۆر مکەرەم تاڵەبانی سیاستمەدار و یاسەناس سواس بۆ بەشداریت لە بەرنامەکەمان دوومان کردی خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت بەڕێزان دیدارەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر مکەرەم تاڵەبانی کۆتایی هات تا ئەڵقەی داهاتوو میوانی داهاتوو تەوری داهاتوو بە خۆتان ئەسپێرین هەر شاد و کامران بن سواس دکتۆریجان زۆر سواس